بەڵێ دیارە دەزانین شپۆلێکی خۆڵبارینی چڕ ڕووی لە عێراق و هەرێمی کوردستان کردووە ئەم شپۆلی خۆڵبارینە ئەمە نزیکی پێنجەم بۆ چوارەم شپۆلێتی ڕوو دەکاتە ئەم ناوچانە دیارە جارەکانی پێشتر ئەم شپۆلە بەم ڕادەی ئێستا نەبوو لایەنە پەیوەندیدارەکان هاوڵاتیان بە تایبەتی کەشناسی ئاگادار دەکەنەوە کە هاوڵاتیان لە ماڵ نێنە دەرەوە دەرگا و پەنجەرەی ماڵەکانیان دابخەن ئەو وێنانەیش ڕاستەوخۆ یاخود بەشێکن لەو دیمەنانەی کە لە هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتیدا هەیە خۆڵبارینێکی زۆر چڕ ڕووی لە ناوچە و شارەکانی هەرێمی کوردستان کردووە دیارە من هەڵدەدەم لەسەرم بابەتە میوانێک وەربگرم دیارە گشتی فڕۆکەوانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ڕاگیراوە وەک هەروەها گشتی فڕۆگەوانی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێریشەوە ڕاگیراوە بەهۆی ئەو شەپۆلە خۆڵبارینە چڕەی کە چاوەڕوانکرا بوو دیارە لایەنە پەیوەندیدارەکان پێشتر هاوڵاتیانیان ئاگادار کردبەوە لە بوونی شەپۆلێکی خۆڵبارینی لەم شێوەیە لە هەرێمی کوردستان و عێراقدا من هەڵدەدەم لەسەر ئەم بابەتاوە هەروەها درێژە کێشانی ئەم خۆڵبارینە لە هەرێمی کوردستاندا میوانێک وەربگرم زانیاری زیاتر لە میوانەکەم وەردەگرم کە بەڕێز کاکدیلانە کە بەڕێزیان و تەبێژی وەزارەتی گواستنەوە و گەیاندنن ڕاستەخۆ بە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە میوانی من دەبێت کاکدیلان سپاس بۆ ئامادەبوونت ئەم شەپۆلی خۆڵبارینە ئاراستەکەی لەکوێوە هاتوو تاکەی بەردەوامە بێ سڵاتان لەگەی سڵاو لێ و لە بینەرانی کوردستان دیارە لە ئەنجامی کاریگەری دروستبوونی گۆڕانکاری کەشوهەوا بەگشتی لە باشووری خۆراوای عێراقەوە ئەو کاریگەری خۆڵبارینە سەری هەڵدا و کاریگەریەکەش ڕووی لە ناوچەکان تەواوی ناوچەکانی عێراق کرد بە هەرێمی کوردستانیشەوە زیاتر چڕبوونەوەی دیاردەی خۆڵبارینەکە لەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان لە بەرەبەیانی ئەمڕۆ بوو و هەردوێنە ژێمە پێشبینیمان بڵاو کردەوە دامان با بڵێن لایەنی پەیوەندیدار و بۆی کە هەم دەستگاکانی ئیمرجنسی و با بڵێن بەرگری شارستانی وەزارەتی تەندروستی و لایەنی پەیوەندیدار بەگشتی بۆی ئامادەکاری بکرێت و هەردوێنێ ئێمە ئاماژەمان پێکرد کە ئەو کاریگەری ئەمڕۆ بەیانی بە چڕی دەست پێ دەکات لە پارێزگای هەولێرەوە بە چڕی دەستی پێکرد ئێستا بەتان بڵێن زیاتر ڕووی لە ناوچەی گەرمیان و سلێمانی کردووە تا ڕادێک باڵێن کاریگەری خۆڵبارینەکە لەسەر پارێزگای هەولێر دەوە کەم بۆتەوە مۆدای بینین دەتوانین بڵێن بۆ کەمتر لە 2 کیلۆمەترە خێرایی با هەیە بە ڕادەیەک خێرایی با هەیە ئەو خێرایی باە ڕای کردیە بەڕاستی با بڵێن گۆڕانکاری کاریگەریەکە لە ناوچەیەک بۆ ناوچەیەک بگۆڕێتن بڵێن جێگیر نیە خۆڵبارینەکە دیاردەی خۆڵبارینەکە بۆی کاریگەری با دەگۆڕدرێت لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر بۆیە پێشبینی دەکرێت ئەم کاریگەری خۆڵبارینەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە مای 200 کارنەی تر بە ڕێژەی کەم تا زۆر لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر بەردەوامی هەبێت دوای ئەوە کاریگەریەکە کەم دەبێتەوە ئاسمان ڕوونتر دەبێت باشە تاکەی بەردەوامە بێت کاکدیلان پێشبینی دەکرێت تا 24 کاتژمێری تر باشە لێسادا گشتی فڕۆکەوانی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی ئەمڕۆ ڕاگیرە ئەم گەشتانە ڕاگررتنیان تاکەی بەردەوام دەبێت ئەو هاوڵاتیانی کە بنیازی گەشت بن یاخود دەگەڕێنەوە ئاگدار کراونێتەوە بە شێوەیەکی گشتی گەشتەکان تاکەی بەڕاگیراوی دەمێنەوە من هەر دەمیز باشتر بۆ ڕوونکردنەوە لەسەر ئەوەش بدەم پێدوختەوەی بینەران لێمان حاڵی بن باشتر ئێمە بەڕێوەبەراتی گشتی کەشناسی و مەلەرزەزانی سەر بە وەزارەتی گواستنەوە گەیاندنا و بەڕێوەبەراتی گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی سەر بە وەزارەتی گواستنەوە گەیاندنا ئێمە لە بەیانی زووەوە گەشتە ئاسمانیەکانی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی ڕاگیران خۆشبەختانە ئێستا لە هەولێر لەبەرەوەی کاریگەری خۆڵبارینەکەکەم بۆتەوە مەودای بینی زیاتر بووە گەشتە ئاسمانەکان لە هەولێر گەڕانەوە باری ئاسایی خۆیان چەند کاتژمێرێک دواخرا ئێستا لە هەولێر بەڵام بە حکمی ئەوەی لە سلێمانی تا ئێستا کاریگەریەکە سوخترە بۆیە تا ئێستا گەشتە ئاسمانەکان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دەستپێ نەکردێتەوە چاوەڕوان دەکرێت لە ماوەی 24 کاتژمێرە بۆی ئێمە بەڕاستی لە بەیانیەوە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی و لە پێگەی فەرمی وەزارەتیش ئێمە
گەشتیارانمان ئاگادار کردێتەوە بڵامان کردێتەوە کە چەند کاتژمێرێک گەشتە ئاسمانیەکان جا دەخرێت بۆی هاوڵاتیان پێویستە پابند بن بە چوون بۆ فڕۆکەخانەکان چونکە باڵێن ڕاوەستانی گەشتە ئاسمانیەکان مانای ئەوە نییە کە لەمڕۆدا هاوڵاتیەکە گەشت ناکات چەند کاتژمێرێک جا دەخرێت بۆی پێویستە لە ناو فڕۆکەخانە دام بە خۆیاندا بگرن و چاوەڕێ بکەن بۆی تا باردۆخی کەشوهەوا جێژی دەبێت لەبەر سەلامەتی گشتی تا گەشتە ئاسمانیەکان بەردەوامی هەبێت و هەوڵەکان بتوانن بە ئاسودەیی گەشتەکانی ئەنجام بدەن. باشە کاک دیلان دەزانین خۆڵبارین دیاردەیەکی سروشتیە بەڵام ڕەنگە چارەیش هەبێت بۆەوەی ئەو خۆڵبارینە بەو شێوە چڕە جێبەجێ نەکرێت زۆر جار ئەو بابەتی کە هەیە ڕەنگە جەنابتان زیاتر ئاگادار و شارەزایتان هەبێت لەو بابەتە ئەو ناوچانی کە مەترسی خۆڵبارین و دروستبوونی ئەم خۆڵبارینە دروست دەکرێت زۆر جار دەڵێن ڕشتنی ڕۆنی ڕەش بە ناوچەکاندا ڕەنگە ئەو کاریگەریە نەگاتنی و شارەکان بەو شێوە قورسیە بە شێوەیەکی گشتی هەوڵ دراوە بۆ چارەسەرکردنی خۆڵبارین؟ بەڵێ دیارە زۆر سەرچاو هەیە ئاماژە بۆ دەکەن بۆی ڕێگری لە دیاردەی خۆڵبارین بکرێت. دیاردەی خۆڵبارین دیاردەیەکی سروشتیە لە ڕووی زانستیەوە لە هەر شوێنێک با بڵێن کاریگەری با دروست بوو لە ئەو ناوچانی کە با بڵێن زیاتر بیابانە کاریگەری با دروست بوو خێرایی باوا دەکات ئەو تۆزە خۆڵە لە ناوچێکەوە بگوازێت و ناوچەیەکی کرد بە حکمیەوەی لە ساڵانێکی زۆرە ڕێژێکی زۆر سەرچاوی ئەو خۆڵبارینە پێشەوەی باسیکەم سەرچاوی خۆڵبارین زیاتر ناوچەک دەوروبەری عێراقا پارێزگاکانی با بڵێن باشوور ناوەڕاستی عێراقا بەهۆی ئەوەی کە چەند ساڵێکە لە با بڵێن لە عێراق داربڕینێکی هێزگا زۆر هەبووە وە گرنگی بە سەڵبایی نەدراوە لە بڕی سەرچاوەکەش لەوێ وەستەر هەڵدەدا پێویستە لەوێ گرنگ پێ بدرێت زۆر جار باز دەکرێت لە سەردەمی ئەوەی کە جەنابەت باس کرد ئەو نەفتە ڕەشەی کە باسی دەکەن ئەوە تەمەنەوە شتێکە پەیوەندی بە دەوڵەتی عێراقەوە پێویستە عێراق بۆ هەرکە هەڵسێ بەڵام سەرچاوی تری شوێ باز دەکەن یان بۆ بڕینی زۆرێک ڕێکی زۆر لە دار خورما لە داری زەیتون و خورما کۆمەڵک باڵێن سەوزایی هەیە لە عێراق ئەو ناوچەکانی عێراق ئەوانە کاریگەرییان دروست کردو کە ئەو خۆڵبارینە لێدا سێپەڕ بێتن بۆیە بەڕاستی بەگشتی ئەو سیستێمەکە پێویستە عێراق بەگشتی پرۆژەیەکی گەورەیە پێویستە احتیمام بە سەوزایی بگرێت پشتێنەی سەوز دروست بکرێت ئەم لە بۆ باڵێ هەرێمی کوردستانی و عێراقیش بۆی کە ڕێگری لە خۆڵبارین بکرێتن چونکەوە دیاردەی سروشتی و بەڕاستی تاکە ڕێگا بە ئەو دوو شتەیە کە باسی دەکەن یەک پشتێنەی سەوزە دوو ڕشتنی ئەو ئەخیرە ڕەشەیە. کاک دیلان من زۆر سوپاس دەکەم کە بەڕێگەی هێڵی تەلەفۆن ڕاستەوخۆ میوانمان بووی ماندوو نەبی دووبارە سپاس بۆ بەڕێز دیلان ڕەشاد کە بەڕێزیان وتەبێژی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی هەرێم بوون و ڕاستەوخۆ لەسەر کەشوای هەرێمی کوردستان و هەروە کاریگەریەکەی زانیاری بە ئێمەدا